ئیسلامی ئێرانیش بە هەموو شێوازێک دەیەوێ شۆڕژگیری لە ڕۆژهەڵاتی کوردستان کەم بکاتەوە و پەژاکە هێزێکی شۆڕژگیرە و جارێکی تر بەرۆکی بە داگیرکەری کۆماری ئیسلامی کردووە. هەدەفی کۆماری ئیسلامی ئەوەیە کە بە هیچ شێوازێک نەهێڵێ پەژاک جۆڵ بکە. لە دۆخێکی ئاوادا کاتێک و کۆنگرەیەک دەبەسترێ ئەویش لە چیا ئازادەکانی کوردستاندا بۆ خۆی پەیامێکی هەیە. پەیامەکەش ئەوەیە کە تاکیدێکی دووبارە لەسەر بەردەوامی تێکۆشان و شۆڕژگیری کرایەوە. بێگومان هاوسەرۆکان بەرێ دوو دەورە هاوسەرۆکایەتیان کردبوو بۆ بەپێ پێڕە و پرۆگرامی پەژاک هەر کەس دەتوانێت تا دوو دەورە هاوسەرۆکایەتی بکە. لەبەرەوە گۆڕانی هاوسەرۆکەکانیش گۆڕانێکی ئاسایی بوو کە هەواڵ سیامەن موعینی و هەواڵ زیدان وەژین بۆ دوو دەورە ئەو ئەرکیان واستۆ بوو و ئەو ئەرکیان بەباشی بەجێ کرد و دوو هەواڵی تر هەواڵ ئەمیر کەریمی و هەواڵ پەیمانڤیان ئەرکی نوێیان واستۆ گرت و بگومانان پیرۆزباییان لێ دەکەین هەم دڵنیان بە سەرکەوتووی بە پێشبەستن بۆ ئەزمونێک پێشتری هەم خۆیان هەم پارتەکەمان سەرکەوتن سۆگەر دەکەن. ئەنجومەنی پەژاکیش هەڵبژێردران، ئەندامانی مەجلیسی پەژاکیش هەڵبژێردران، 18 هەواڵ هەڵبژێردران کە بە شێوازێکی بەرامبەر نۆژن و نۆپیا و ئەوە بۆ خۆش شتێکی گرنگە کە ئەساساً لە نێو حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا پەژاک یەکەمین حزبێکە کە ئەو بەرابەریەی ڕەچاو کردووە. ئەلبەتە نەک لەم کۆنگرەتە، لە چەند کۆنگرێ پێشتریشەوە هەر بۆ شێوازەیە و خودی هاوسەرۆکایەتیش بۆ خۆی نیشانەی بەرابەری بینی ژن و پیاوە دێ. لە کۆنگرەکەدا بەحس و گفتوگو لەسەر زۆر مژار کرا. خەباتی 3-4 ساڵی ڕابردوو بە تێر و تەسەدەی هەڵسەنگێنرا کە مافیەکان کەم و کۆڕیەکان لاواویەکان تەثبیت کران، ڕخنەکران، ڕخنە و ڕخنەدانێکی قوڵ هەبوو. ئەمە لە جەوێکی هەواڵیەتی و شۆڕژگیریدا ئەو ڕخنەدان دەکرا بۆ پێشکەوتن و بۆ بەرەوە پێشبردننی خەبات بوو. بۆ 4 ساڵی داهاتوویش پلان و بەرنامەی توکمە دانرا کە بتوانین لە 4 ساڵی داهاتوودا یا تا کۆنگرەی داهاتوویستە چەندێ دەخایەنێت دیار نییە بە پێ ئەساسنامە. ئەو پلان و بەرنامانە چی بوون کاگەهۆن کە دانراوە بۆ 4 ساڵی داهاتوو؟ ئەو پلان و بەرنامانە بەر لە هەر شتێ لە کۆنگرەدا مژاری ڕێبەرا بۆ مژارێکی سەرەکە بوو. 3 بوارەوە: یەک ئازادی جستەی ڕێبەرا بۆ ئەرکێکی شۆڕژگیری، ئەرکێکی نیشتمانی، ئەرکێکی هەواڵیەتی و ئەرکێکیش ئیدۆلۆژیکی ئەمە لەسەرەوە بڕیار گیرا. بەڵاوکردنەوەی پارادایمی ڕێبەرا بۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و سەرتاسەری ئێران و حتا ئەو پەڕی سنوورەکانی تری ئێرانیش ئەوە باسێکی تر بوو. و لایەکی ترەوە شێواز و ڕێبازێکە ئەنجانگیرە، ئێمە پێ دەڵین ڕێبازی ئەپۆیی. ئەوە یەکێک لەوانە بوو. دوێەوە تاکید لەسەر ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر داگیرکەریدا، ڕزگارکردنی ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر ئاسیمیلاسیۆن و لەژێر هەموو ئەو ڕەوشەی کە داگیرکەری بەسەر ڕۆژهەڵاتی کوردستاندا دەی فەرزی دەکا. دەبێت کارێکی نەتەوەیی تێکۆشەرانە بکرێ، هەم لەنێو کۆمەڵگادا دەبێت خەباتی ڕێخستنی بکرێ بۆ یەکێک گەلەکەمان خاوەنی ڕێخستنی توکمە بێ، هەم لە هەمان کاتیدا لەگەڵ هەموو هێز و لایەنەکان کە لەو ساحەیەدا تێکۆشان دەکەن هەوڵ بدرێ، نزیکایەتی بکرێ، هەوڵ بدرێ، هاوپەیمانی ببەسترێ، هەوڵ بدرێ پێکەوە کاری هاوبەش بکرێ. جیا لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بێگومان ئێمە لە سەرتاسەری ئێرانیشدا پلان و بەرنامەی خۆمانمان بۆ ئەوێش دابین کرد، چون ئێمە پارادایمەکەمان پارادایمێکە کە سنوورەکان دەرباز دەکا و ئێمە دەزانین شۆڕشی ژن ژیان ئازادی لە 2 ساڵی ڕابردوودا ئەوەی نیشاندا کە نەتەنیا لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو شوێنەکانی تری ئێراندا کاریگەری تەفگەری ئێمە، کاریگەری پەژاک لە بواری سیاسی، لە بواری فکریدا هەیە، کاریگەری ڕێبەرا بۆ هەیە. بۆ ئەوەی ژێمە بێگومان پلان و بەرنامەماندانا. مژارەکانی تریشە بوون: مژاری تێکۆشان بۆ ئازادی ژن، مژاری ئێکۆلۆژیکە گرنگە و ئێمە بە هەموو شێوازێک هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە پلان و بەرنامەمان هەبێ بۆ پاراستنی ژینگە، بۆ پێشگرتن لە تێکدانی ژینگەوانە. لەو بوارانەداوە دەتوانم بەڵم لەگەلێک بواری تریشدا پلان و بەرنامەی توکمەدانراکە لە ڕاگەیاندەکانی پەژاکیدا بەڵاو بووتەوە، هەم بەیاننامەکان هەم خاڵ بە خاڵەوە ئەنە باسیە لێڕاوە. باشە کاگەهۆن، باست لەوە کرد لەوێکە لە خاڵانە ئیشکردن لەسەر زیاتر بڵاوکردنەوەی پارادیگمای ڕێبەر ئۆجەلان.
جەنابیشت بۆ پێی کە لە ئەوروپا کار و خەباتێکی زۆرت کردووە گلێکی زۆر هەیە لەسەرەوەی کە وەکو پێویست ئەم پارادیگمای ڕێبەر ئۆجەلان کاری لەسەر ناکرێ. هۆکاری سەرەکی ئەمە چی بووە تا ئێستا لە کاتێکا زۆر دەستکراون بۆ کارکردن لەم ئەوروپا بەراورد بە ئێران بە ڕۆژهەڵاتی کوردستان؟ بڵێ لە ڕاستیدا ئەوە مژارێک بوو کە تاوتوێ کرا ڕخنە و ڕخنەدان کرا لە بوارەدا ئەڵبەتە ئەو کارێش کە تا ئیستەکراوە کارێکی بە نرخە بەڕێزە ینی بەتایبەت شۆڕشی ژن ژیانەزادی بوو بە دەرفەتێک کە بەتایبەت پەژاک لە ئەوروپادا بتوانێ چالاک بێ یعنی یەک لە پاستە چالاکەکانی هەم ڕۆژهەڵاتی کوردستان هەم ئێران نە بە گوتەی خودی پەژاک بە گوتەی دەرەوە کە هەڵی دەسەنگی درێ زاهر بوو ئەما نایتوانیوە لەگەڵ ئەوێژە نەیتوانیوە ئەو ئەرکە کە پێویستە جێبەجێ بکە یعنی ئمە پارادایمێکمان هەیە ئەو پارادامە پارادایمێکی بەهێزە دەتوانێت لەلایەنی هەر کەسەوە قبول بکرێ جاذبەیەکی تێدا هەیە شۆڕگیریە دەبێ پلان و بەرنامەی ڕێکوپێکتر و توکمەتر دابڕێژرێ بۆی کە بگەیندرێ هەر کەس یعنی ئایستا بە پێ بەرێ بەڕاستی لایەنی گەرانی ئێرانەوە لایەنی تەوگەرە کۆمەڵایەتەکانەوە بەتایبەت لەلایەنی تەفگەری ژنانەوە ڕووکردنەوەیەکی گەورە لە بیر و ڕۆمانی ڕێبەراق و لە پارادایمی ڕێبەراق و هەیە ئەما ئێمە دەبێت بتوانین زیاتر کار بکەین بۆی کە ئەوە بەڕێخستنتر بکەین ئەوە بکەینە هێزی چالاکی و لۆ چوارچەوەدا بگومان لە کۆنگرێژدا گفتوگوی زۆر کراوە بەتایبەت ئەوروپا لەم شرایەتەدا کە هەم گەلێک لە گەلی ڕۆژهەڵاتی کوردستان لێران هەم گەلێک کەس لە گەلانی لێران ساحەیەکە کە مرۆڤ بتوانێت بە گەلێک شێوازی چالاکی جیاجیا ئەو پارادایمە زیاتر بناسێنێ بە گەرانی تری ئێران. باشە لەناو ئەو ڕاگەنراوەی کە بڵاو کراوەتەوانە وەکو دوای کۆنگرەکە یەکێ لەو خاڵانەی جەنابیش دێسا ماژەت پێدا دۆخی شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانجێگەی هێزە جەماوەرەکان و ئەگەرەکانی بەردەم لە داهاتوودا قسە و باسی لێوە کراوە. پێم باشە پێمان بڵێ ئێستا دۆخی شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە چه بارودۆخێکدایە؟ بەڵێ بەڕاستی کۆماری ئیسلامی لە بواری ئیدئۆلۆژی شکستی خواردووە لە بەرابەری ئیرادەی گەلانی ئێرانەوە تایبەتگەلی کوردەوە لە بەرابەری ژنانەوە ینی ئەو ترسەی کە جمهوری ئیسلامی بە ساڵان دای سەپاندوو بەسەر گەلان و بەسەر ژنانەوە شکاوە ینی بەتایبەت لە شۆڕشی ژنجیان ئازادیدا گەیشتە لووتکە و کۆماری ئیسلامی بە هیچ شێوازێک ناتوانێت ئەو ترسە جارێکی تر حاکم بکاتەوە نێشی توانیوە ینی ناتوانێت ینی گەلان وشیار بوونەتەوە ژنان وشیار بوونەتەوە کرێکاران و زەحمەتکێشان وشیار بوونەتەوە ڕژیم لە ناو خۆدا لە قەیراندایە لە قەیرانی هەرێمیدایە ئەما بێگومان ئیدی دەوڵەتێکیشە دەیەوێت تا ئەوەی کە بووی دەکرێت بە هەر شێوازی خۆی ڕابگرێ ئەما لە ناو خودی گەلانی ئێراندا بەڕاستی ڕزی وە زەعیفە و بە نۆرۆزی ئیمساڵی ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێمە ئەومان بینی ینی دوای ئەو هەموو هەوڵدانانی کە کۆماری ئیسلامی دەیکا بۆی کە خەڵک جارێکی تر بترسێنێت چاوترسێن کە ئێمە بینیمان کە بەچە هێزێکەوە گەل هات نەورۆزی پیرۆز کرد و گەلێک لە یاسا و قانونی کۆماری ئیسلامی بنپێ کرد بەڕاستی ئەو یاسا داگیرکارانانە ئەو یاسا نادموکراتیکانە ئەو یاسا دژەژنانە هەمووی بنپێ کرا ئەوە نیشان دەدا کە جەوێکی شۆڕژگری حاکمە ئەما ئەوەی تری دەکەوێتە سەر ئەستوی شۆڕژگێران و پێشەنگەکان کە بەڕاستی یەکی کەوانە پەژاکە و سەرکترینشیانە بتوانێت ئەم دەرفەتە باش بەکاربێنێ بۆ بەرزکردنەوەی ئاستی شۆڕش و شۆڕژگەری لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا. باشە ئەگەر ئاگادار بیت لە دوای کۆنگرەکە و هەڵبژاردننی هاوسەرۆکانی کۆنگرەکە هێرشێکی تند کرا لەلایەن حیزبەکانی دیکە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تا چەند ئاگاداری ئەو هێرشانن و هۆکاری سەرەکی ئەو هێرشانەش چی بۆ پەژاک و بە تایبەتی بۆ هاوسەرۆکانی پەژاک؟ لە ڕاستیدا ئەوە هەندێک نۆرماڵە ینی هەندێک لایەن هەنەکە بۆ خۆیان تووشی قەیرانی قوڵ بوونە چاویان هەڵ نایە بە کار و خەباتی لایەنێکی تری شۆڕژگەری بێ بەرپرسیارانە قسە دەکەن و ئێمە پێشتری تەجروبەی ئەوەمان هەبووە شتێکی تازە نیە شتێکی نوێ نییە بەرحاڵ ئەگەر بە شێوازێکی ڕاستەخۆش نەبێ ئەندام و تەرەفدار و ئەوانەیان داڵدە دەدەن کە لە دژی کار و کردەوەی پەژاک چتی ناڕاست بەڵاو بکەنەوە لایەکی تریشەوە بەڕاستی داگیرکەرانی کوردستان بە شێوازی جدا جدا دەیانەوێ
يعني لایەنێکی کوردی ئاراستە بکەن لە بەرامبەری لایەنێکی تری کوردی و بێ ئەوەی کە بەڵکو خۆشیان بزانن یا ئاگادار بن یعنی ئەوە شەڕێکی تایبەتە لەگەڵ میتی تورکیا ئیطلاعاتی ئێران پاراستنی پارتی کە زۆرێک لەو لایەنە ڕۆژهەڵاتیانەی لەژێر تەسیری هەر یەک لەم لایەنانن بەتایبەت پاراستنی پارتی ئەم کارانە لە بەرامبەری تەفگەری ئاپۆیەوە بەتایبەت پەژاک پێشتیش کردویانەوە ئێوەش ئاماژتان کرد ئەم جارە بەشێک لەو هێرشانەیان کرد ئەمە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئیرادەش و ڕێگیری خۆمانە و هەڵوێستی گەلەکەمان ئەوانی تر بڵقی سەراون ینی زۆر شتێکی جدی نین کە هەڵوێستی گەل لە بەرامبەر پەژاکە چۆنە بەتایبەتی هەم لە ڕۆژهەڵات و لە باشووری کوردستانە چونکە هەندێک جار گلەیە کرێ لەلایەن هاوڵاتیانی باشووری کوردستانەوە بۆ حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە پەژاک بە تەنیا نەڵێن بە کۆی گشتی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گلەیان لەیان هەیە ئەوە نۆرماڵە گەل حەقی هەیە گلەیشی هەبێ ڕقنەیشی بکە ئەو حەزبانە بەتەبێتن باسی پەژاک دەکەم بۆ ئەو گەلە تێکۆشان دەکات دژمنی ئەو گەلە تێکۆشان دەکات لە گەلێک لایەنەوە بێگومان پەسەندی دەکەن پشتیوانی دەکەن و ئەم لە ڕۆژهەڵاتی کوردستان و حتا لە باشووری کوردستانی دایما بەشێک لە هێزەکانمان لە هێندی هەرێمی باشووری کوردستاندا بەجێن گەلی باشووری کوردستان سوپاتێکی زۆری بۆ پەژاکەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا ئیدی ئەمە ئاشکرایەکە یعنی گەل ئەمە دەزانێت کە لە ڕاستیدا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا شۆڕش بەرەو سەردبوونێکی زۆر قوڵش بوو پەژاک هاتە ساحەکە و جارێکی تر شۆڕشی هەڵگیرفاندەوە و هەموو کەسیش دەزانێت کە ئەگەر شۆڕشی ژن ژیان ئازادی هەڵگیرسا ینی ڕۆڵێکی گەورەی پەژاکی تێدا بوو ئەمانە دەزانن و پشتیوانی دەکەن ئەمە لۆ لایشەوە بێگومان مافیان هەیە کە ڕەخنە بکەن مافیان هەیە کە گازندەیان هەبێ نهایەتەن پەژاک بۆ کۆمەلگایەک ئەو دەکات ینی پەژاک تۆ بوارەدا کراوەیە بۆ ڕەخنەی گەل بۆ ئەوانە لۆ چوارچێوەدا لە باوەکانی ڕابردوودا زۆر قسە و باسە بوو مێژدا لەسەرەوانە نەقاش کرا لە ماوەی ڕابردوودا قسە و باس زۆر هەبوو لەبارەوەی کە جوڵە و فشارێکە بوو دژ بە هێزەکانی پەژاک لە تاوەکو سنوورەکان چۆڵ بکەن تاوەکو ئێستا ئەمە بەردەوامە کاک ئەهۆن بێگومان ئەو فشارانە هەنە مەسەن ئەو فشارانە هەم بە هاوبەشی لە بینی بەتایبەت تورکیا و ئێراندا هەن ئەمە پەژاک لەگەڵ حزبەکانی تر ڕەوشی جیاوازە ینی پەژاک لە شوێنێکدا کە لەژێر سەیتەرەی مثلا هەندێک لایەنی باشووری کوردستان بێ و ئەوانیش بە مێلی خۆیان ساتڵ سۆدایان لەسەر بکەن نییە پەژاک لە هەرێمە ئازادەکاندایە شوێنی خۆی سالم کردووە ئەمە ئەوانی دەستەڵ ناگرن ئەوانیش بە هەموو شێوازێک دەیانەوێ فشار بخەنە سەر پەژاک ئەمە پەژاک تەدبیری پێویستی لەو بوارەدا هەیە ینی مرۆڤ ناتوانێت پەژاک وەک لایەنەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان کە زیاتر لە کەمپەکانن بگرێتە دەست ینی شوێنی پەژاک شوێنەکە کە لەژێر کۆنتڕۆڵی ئەو هێزانەدا نیە بەڕاستی باشە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جگەر لە ئێران و تورکیا فشار بۆ ئێوە هاتووە وەکو پەژاک ینی بێگومان ئەوانە بە نوعێک دەیانەوێ خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو داخوازیانەی کە ئێران و تورکیا هەیەە ینی ئەمە ئەوان بۆ خۆشیان دەزانن کە ئەو فشارانێت دەتوانن بیخەنە سەر لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەستیان کراوە نییە بۆ پەژاک لەبەرەوە هەندێک ئەوەن لەو بوارەدا دەستکورتترن پەژاک هەندێک ڕەوشی جیاوازامە ئەوانی دەیانەوێ هەندێک داخوازی ئەو دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا بۆ سنوردارکردنی هێزە شۆڕەگرەکانی کورد لە بەرابەری داگیرکەری تورکیا و ئێران کار بکەن ئەمە هەندێک دۆخی ئێمە جیاوازە دەستی ئەوان کورتترە لە بوارەدا دنیاک سوپاس دەکەم ئەهۆن شاکۆ ئەندامی مەجلیسی پەژاک لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت سپاس بۆیەوە بۆ بیسەرانتان سەرکەوتن مەڕێزان یەکی ئایاری هەموو ساڵێک بە جەژنی کرێکاران ناسراوە ئەم ساڵ لە هەرێمی کوردستاندا 12 کرێکار لە کاتی کارکردندا گیانی لەدەستاوە باوەڕەکەم جارێک کاک بەکر حسێن سەرۆکی سندیکای پیشەسازی کرێکاران ئامادە نەبێت تا کاتی ئامادە دەبێت ئێمە راپۆرتێکمان ئامادەیە لەبارەوە ئامارانە پێکەوە گوێبیستی دەبین دواتر دەگەڕینەوە لەگەڵ سەرۆکی سندیکای پیشەسازی کرێکاران گفتوگۆ دەکەین.
یەکی یاری موساڵێک بە جێژنی کرێکاران ناسراوە بە گوێرەی بەدواداچوونێکی هەواڵی لە ساڵی 2016دا 339 کرێکار لە کاتی کارکردندا لە هەرێمی کوردستان گیان لەدەستداوە کە لەو ژمارە 12 ئەمساڵ گیان لەدەستداوە. ئەمساڵ زۆرترین کرێکار گیان لەدەستدا بێت لە شاری سلێمانی بووە. پاشان هەولێر و دواتر دهۆک لە هەڵەبجە هیچ گیان لەدەستدانێکی کرێکار تۆمار نەکراوە. یوسف کەریم محەممەد سەرۆکی هەولێری سەندیکای کرێکارانی کوردستان ئەمڕۆ چوارشەممە ڕایگەیاندووە ئەوەی بە فەرمی تۆمارکرابێ ئەوەیە ئەمساڵ لە سنوورەکەدا 4 کرێکار لە کاتی کارکردندا گیان لەدەستداوە. لە سلێمانی ئەمساڵ 7 کرێکار گیان لەدەستداوە کە دوایین کرێکار ئێوارەی دوێنێەوە. چالاکرۆ سەرۆکی لەقی زەمانی سەندیکای کرێکارانی کوردستانیش باسی لەو کردووە تەنیا ناوی و کرێکارانەمان تۆمار کردووە کە ئاگادارکراوێتەوە و خۆمان بەدواداچوونمان کردووە. هەر ئەمڕۆ وڵات ئۆزمانی سەرۆکی لەقی سەندیکای کرێکارانی کوردستان باسی لەو کردووە لە هەژقی سنووری سەندیکاکان ئەمساڵ یەک گیان لەدەستدانی کرێکاران بە فەرمی تۆمارکراوە. لە هەڵەبجە هیچ گیان لەدەستدانێکی کرێکار. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ بەکر حسێن سەرۆکی سەندیکای پیشەسازی کرێکاران گفتوگۆ دەکەین. کاک بەکر سڵاو دەبێ ئەم ڕۆژەشت لە پیرۆز بێت. کاک بەکر گوێت لێمە؟ سڵاو دەبێ سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی وەم ڕۆژەشت پیرۆز بێ. ئەم ڕۆژەش لەسەر جەم کرێکاران و لە ئێوەش پیرۆز بێت. ئەمڕۆ سندیکاکانی کرێکاران بۆچی بایکۆتی چالاکیەکانیان کردبوو بە لەوە دەست پێکەم دواتریش پرسیترمان دەبێت. بایکۆتی سندیکاکانی کرێکاران بایکۆتی چالاکیان کردبوو. بەڵێ خۆتەزانەی وەڵایی من ئاگاداریەوە نیم وەکو ئەوەی بایکۆتی چ چالاکیەک ئاخر. زۆربەی کۆی گشتی چالاکیەکان ئەمڕۆ سندیکاکانی کرێکاران باسییان لەو کرد کە بایکۆتی دەکەن تەنیا پێشوازی لەو کەساناکەن کە سەردانیان کردبوون. بەڵێ ئێمڕۆکە پێشوازیمان لەو کەسانە کردووە لە کرێکار و لە حکوومەت و لە دەسەڵات و کرد لێرە پێشوازیمان لێ کردوون. بەڵێ وەکو بایکۆتی چالاکی ئێمە چونکە ساڵانی پێشوو بەڕاستی چالاکیمان هەبووە و ڕۆژی 27 مانگیش پانێڵێکمان کرد لەسەر ڕەوشی کرێکاران لە هەرێمی کوردستان کە ڕەوشێکی خراپە بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان کە ئەلەساس ئێمە پرۆژەیە ئامادەکەین بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە بۆتە هۆی مەترسی ژیانی کرێکاران دەبینن مەسەڵەن ڕۆژانە گوێبیستی هەواڵی ناخۆشەبی ئەوی ژیان لە دەستانی کرێکارانە لە هەرێمی کوردستان. دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان خراپە کاک بەکر؟ وەڵی بزەبت خراپە دۆخی هەرێمی کوردستان نەک هەرێمی کوردستان هەر وڵات عێراق بەگشتی هەرێمی کوردستانیش لە زمنی عێراقایە وەزعی کرێکاران خراپە. باشە بەڵێ وەکو پێویست مافەکانیان بۆ فەراهەم ناکرێ و لە ڕووی ڕەوشی تەندروستی و ئیشەوە خراپە سەلامەتیان خراپە. ئەمانە کۆمەڵی هۆکارن کە کرێکاران بە تایبەتی کچینی کرێکار لە هەرێمی کوردستان وەکو پێویست ئاوڕی لێ نهاتەوە لێ نەدراوەتەوە بەداخەوە کە ئەم چینە بە ئەوەشی کە هەیە بەڕاستی بە هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی کرێکاران و سەندیکاکان هاتوۆتە دی واتە مێژوویەکی دوور و درێژی هەیە بەڵام وەکو لایەنی جێبەجێکار وەکو پێویست نی. ئەم ساڵ لە هەرێمی کوردستان بەپێی بەدواداچوونێکی ڕۆژنامەوانی باسەوە دەکرێت 12 کرێکار لە کاتی کارکردندا گیانی لەدەستاوە ینی لە ماوەی 5 مانگە. بەراورد بە ساڵانی ڕابردووش ئەم ئامارە زیادی کردووە. هۆکارەکەی چییە؟ هەر سەلامەتی نەبوونی کارە بزەبت نەبوونی لە ناوەندەکانە پژوێخستنی سەلامەتی کارە لە ساڵ بە ساڵ گیان لە دەستانی کرێکاران لە هەڵکشانایە
بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانیە چونکە خۆتەزانی لە دوای پرۆسی ئازادی عێراقوانە کەرتی تایبەت بە هەزاران معامل و کارگە لە عێراق و لە کوردستانیشە ئیشەکەن و ئەمە کۆمەڵێ و ئەو لیژانانەی کە سەرپەرشتی بەداداچوون بۆ ڕەوشی کرێکارەکەن وەکو پێویست نییە توانای ئەو سنتەرێکی ئەو تۆ نییە بەهێز بێ کە چاودێری و بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکان بکە لە شوێن کارەکانە واتە خاوەنکارەکان بەرپرسن لە ڕەوشی کرێکاران لەبەرەوەی پابندین بە مەرجەکانی سەلامەتی یاساکان مەرجی سەلامەتی داناوە بەڵام جێبەجێکردنەکەی وەکو پێویست نییە ئەمەش بۆتە هۆکاریەوەی ساڵانە ڕێژەکە لە زیادبوو نابێ نەکەم بوونەوە واتە پیلانی بۆ دانانرێ باشە مانگانە یاخود ڕۆژانە کرێکار دێ بۆ لای ئێوە بۆی کە گلەی و گازندەی بکە یاخود نا بەڵێ ئێمە وەکو خۆمان یەک لەگەڵ بەڕێوەبەرایەتی کار و دەسەبەری کۆمەڵایەتی واتە زەمانی اجتیماعی لیژانمان هەیە دەرچوونمان هەیە بۆ ئەو شوێنکارانەی کە دەزانین کەم و کوڕیتیایە دەزانین لە ڕووی یاسایی و مافی کرێکارانی پێشێلەکرێ و لە لیژنەیەکیش هەیە لیژنەی سەلامەتی پیشەییە لە قایمقامێت کە لە سندیکا و تەندروستی و بەڕێوەبەرایەتی کار و ئەمانە پێگاتووە ئەم لیژانە ڕۆژانە دەرچوونیان هەیە بەس تەنها ئەگەر هەبێ ڕۆژانی هەینی عوتڵەیانەگینا ڕۆژەکانی کە بەردەوام لە دەرچوونان بەڵام ئەم لیژنەیە تەنها بەس نییە بۆ بەدواداچوونی ئەوە یعنی پێویستی ئەم پرۆسەیە پێویستی بە سنتەرێکی بەرفراوان هەیە واتە کادێری بەتوانا شارەزایی لێهاتوو بۆ ئەوەی لە بواری سەلامەتی کارە شارەزا بن دەورەیان پێ ببندرێت تۆ چیتە شوێنێکەوە ئەم کرێکارانە زۆر جار ئەم پرۆژانە بە تایبەت لە پرۆژە نیشتە جەبوونەکانە کێشەی گیان لە دەستدان زۆرە کارەساتی نەخوازرا و زۆرە بە هۆکاری ئەوەی ئەوە جیزانەی بەکارێن لێ بۆ بەرزکردنەوە و بۆ ئەوە دابەزینی مەواد و ئەو شتانە ئەم چێک ناکرێ مەسەلەن سیر ناکرێ فەحزیانە ناکرێ ساڵانەکە ئەوە بێ بەڕاستی ساڵانە یا مەسەن هەر چەند مانگ جارێ 3 مانگە 6 مانگ جارێ سیانە بکرێ بۆ ئەوەی ئاگاداری ئەو وەزع بن مەسەلەن کە بینیمان لەو فترەی پێشوە چەند حاڵەتێک ڕوویها کە بووەوەی گیان لە دەزانی چەند کرێکارێن باشە ئەمانە هەمووی هۆکارن کاک بەکرد باس لەوە کرێوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی دەسەبەری کۆمەڵایەتی دەرچوونتان هەیە بۆ ئەوەی کە ئەو شوێنانەی پێشێلی تیا بینوسن دواتر ئەمانە دەیدەنە کێ لایانی بەرپرس ئیداری کێن ئێوە ئەم گلەی و گازندانە دەگەێنن و تا چەندیش بەدەمتانەوە دەن وەکو سندیکاکانی وەکو یەکێتی سندیکاکانی کرێکاران بەتایبەت لەقی سلێمانی ئێمە چاودێرین بەسەر ئەم پرۆسەیەوە ئێمە راپۆرتی خۆمان هەیە ئین بە مەکتەب تەنفیزی لە وەزارەتی کار بەڕێوە وەزارەتی کار لیژنەیەگەیە ئەم راپۆرتانە چێتە بەردەم ئەم لیژنەیە متابعەیەکە چاودێریەکە بە دوواداچوونی بۆکە ئەم کێشانە ئێمە بەم شێوە ئێمە چونکە جێی تەنفیزی نین مجرد جێیەکین ڕقابل و چاودێرین بەسەر پرۆسەکانی بەسەر جێبەجێکردنی یاساکانەوە لە شوێن کارەکانە ئەوە ئێمە دوو بەڕێوەبەرایەتیەکان ئێمە کە لە بەڕێوەبەرایەتی دەسەبەری کۆمەڵاتی ئەوانیش بە هەمان شێوە راپۆرتی خۆیان هەیە مانگانە سەر بەرزەکەنەوە بۆ وەزارەت مثلەن دەرچوونەکانیان هەمووەکەن بە راپۆرت لە مانگانە بەرزەکەنەوە بۆ وەزارەت ئەو کەم و کوڕیانە لە شوێنێکا بێ ئاگاداری وەزارەتەکەن سەر و خۆیانەکەن ئێمە پێشەوەی لیژنەکانیش لامان کاتە ئاگاداری خاوەنکارەکانەکە لە هەر شوێنەکەم و کوڕی بێ ئاگادارێکا بۆ چارەسەرکردن و مەوعیدی بۆ دانێ بۆی ئەگەر سەردانمان کردو بزانین ئەوانە چارەسەر کراون یا چارەسەر نەکراوە باشە کاک بەکرد کرێکاری بیانی زۆرە لە باشووری کوردستانە یاخۆت ئەوەی کە خەڵکەکەی خۆمانە زۆرتر دەستی کردووە بە ئیش و بە کرێکاری چونکە جاوە قسە و باسێک زۆرەڵێ لە تاو کرێکاری بیانی جاری وە هەیە بەر ئێمە ناکرێت تا چەند دروستە ئەمە بەجددی هەرێمی کوردستان تایبەتمەندێکی ئەوەی هەیە ئێمە لەگەڵ ڕۆژهەڵاتە
هاوسنوورین لەگەڵ ڕۆژئاوا هاوسنوورین لەگەڵ لەناو عێراقا بزەبت مناتقی شوێن باشووری عێراق و ناوەڕاستی عێراقوانە وەجگە لەوەیشی لە بە شێوەی قاچاق و ئەمانە کرێکارە هێندێ ئەمە کۆنتڕۆڵکردنی بزەبت بۆتە هۆکاری ئەوەی زەحمەت ببێ بە بارگرانیەک بەسەر کرێکارانی ناوخۆ ئەو کرێکارانەی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە قسەکەی خۆت لەبیر چێکە بڕیارەکە چییە؟ کۆنتڕۆڵی چیانەکەن کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە بۆ نمونە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا یاخود لە بەنگلادیش و ژمارەی زۆر هەمانە تووشی کارەساتیشە بن تووشی ناڕەحەتیە بن یا مەسەلان گیرێن سرج نەکرێن یعنی تووشی ئەشکالاتی شەبن لەسەر ئەوەی بە قاچاقیان بە شێوەیەکی یاسایی نایەن بە قاچاقیانێنن پارەیان لێوەرەگرن یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی دوو کۆمپانیەکانی سەغلالی ئەم وەزعشەکەن کابرات چۆن لە ئەوروپاش بامان شێوە هات چۆنەڵێ کە خەڵکێگە چێتە ئەو وڵاتانە ئیشیان پێەکەن زۆر جا پارەکانیانە خۆنیازم بە ڕێژەیەکی کەم ئیشیان پێەکەن کابرا بۆ ژیان هاتووە بۆ گوزەران هاتووە لانی کەم ئیشێکی دەستکەوتووە ئەمانەی سەغلالی شەکرێن و تا ئێستا نەتوانراوەکو پێویست ڕێگری ئەمانە کۆمپانیا ئەیانگرێتە دەست بەشێکەیە کۆمپانیایان هێنن چنەی لەو پارەی کە سەرفەکرێت چنەی بۆ خاوەن کۆمپانیاکانە چونکە باستەوە دەکرێت کە ڕێژەیەکی زۆر خاوەن کۆمپانیاکانی باوەی کەمێنێتەوە پارێکی ئێجگار کەمەکە هیچی پێەکە وەڵی دیارە کۆمپانیاکان لەسەر داواکردنی کارگە و دامەزراوەکان کرێکارەیەنێ بەڵام ئەم کۆمپانیانە مەسەلەن معمەلێک بۆ نمونە معمەلی ئاسنەکان چونکە ئەمانە ئیشەکانی قورسە لەوانەیە مەسەن پێویستی بە کرێکارەوێت لە پاکستان و بەنگەڵەدیش و هند و ئەمانەوە کرێکاریانن ئەم کرێکارانە دەسەبەریان بۆ کرێ زەمانیان بۆ کرێ لە ڕووی یاسایی و مافەکانیان پارێزراوە شوێنی نیشتەجێبوون شوێنیەوە بەڵام بەشێک هەیە ئەمانە بە قاچاق هەیەندرێن ئەمە مەسەر مشکلەکە لەوە بەبێ هیچ ئەوە قاچاقیان مەسەیانێنن زیاتر لە عێراقیشەوە مەسەڵن داخەڵەکرێن لە عێراقەوە یەنە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان تووشی لێ پێچینەوە و ناڕەحەتیە بن ئەوەی پارە مەسلەی پارە بەشێک دیارە و کۆمپانیانەیانن بە پێی وەقدەی کە ئەیانێنن چۆن تەعاملیان لەگەڵەکرێ بەڕاستی ئەوە شتێکی ناڕوونە ینی تا ئێستا کەس ناتووە دیارە هەندێک حاڵە دەبووە مەسان پارەیان دەسەگرن بەسەر جیازەکانیانە پارەیان لێ ئەسێنن مەسەلەن لەو پارەیە کە وەرەگیری ڕێژەیەکی زۆر بۆ کۆمپانیاکەیە دیارە بەپێی ئەو عەقد و گرێبەستەیەکە هێناویانن ئەمانە هەمووی کێشن بەڕاستی لایەنی جێبەجێکاریش حکوومەتە حکوومەت ئێستا وەکو پێویستی شەنگاوێکی بۆ ئەم مەوزوعانە نەناوە وەکو جدی بە جدی بۆ چارەسەرکردنی یعنی دەیان کۆمپانیا هەیە بەبێ ئەوەی ڕقابە هەبێ بەبێ ئەوەی چاودێری بکرێ بەبێ ئەوەی هیچ شتێک مەسەلەن ئەم کارانەکەن باشە ئێوە وەکو سندیکای پیشەسازی کرێکاران ئەم گلەی و گازدانەتان کردووە بە ڕاپۆر بیدەنە دەست حکوومەت بەجددی ئێمە بە تاکیدی ئێمە لەگەڵ سەرۆکی پەرلەمانە کۆبووینەتەوە ئەم شتانەمان لە ڕێی ئێمە راپۆرتی مانگانە و ساڵانەی خۆمان هەیە لەسەر کێشە و کەم و کوڕەکانی کرێکاران لە هەرێمی کوردستان کە بەرزەکەینەوە بۆ مەکتەبی تەنفیزی و ئەوانیش لە ڕێی ئەوانیشەوە بۆ وەزارەتی کار و لایەنە پەیوەندیدارەکان باین داواکاری ئێوە چییە وەکو سەرۆکی سندیکای پیشەسازی کرێکاران کاک بەکر ئێمە داواکاری ئێمە بەڕاستی پاراستنی گیانی کرێکارانە ئەو وەزعیکە لە هەرێمی کوردستان هەیە بەجددی هیوادارین لایەنی پەیوەندیدار لایەنی جێبەجێکار کە حکوومەتە بەجددی ئاوڕی لێباتەوە و سەنتەرێکی سەلامەتی و تەندروستی کرێکاران هەبێ کارمەندی بۆ دیاری بکرێ و دعم کرێ بە شێوەیەکی بۆ ئەوەی توانای سەیتەرە بکا بەسەر بە دوواداچوونی ئەو کێشانەی کە دەبێتە هۆی گیان لە دەستانی کرێکاران و داواش کاریش بووین ئێمە پێشتریش داوامان کردووە
کە یاساکە ئەم یاسایەکی کۆنا دیارە لە عێراق ئێستا یاساکان گۆڕاوە بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە کار بە یاسای ژمارە هەفتاوێکی ساڵی 1970 دەکرێت ناڵێن بێکەم و کوڕی نییە بەڵام لەگەڵ زروف و ژیان و گوزەرانی کرێکاران لەم ڕۆوە ناگونجێ پێویستە ئەم یاساش تعدیلێکی باشی تیا بکرێ بە یاسایەکی سەردەم و بە شێوەیەکی باشتر کە بگونجێ لەگەڵ ژیان و گوزەرانی کرێکارانە. بەکر حسێن سەرۆکی سندیکای پیشەسازی کرێکاران دنیاک سپاس بۆی کە لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت. ئێوە لەکوێ زەحمە نەبێ؟ کاک بەکر پێشتر قسەمان کرده بوو ڕادیۆی دەنگیگەر ڕادیۆیەکی کوردیە لە وڵاتی بەلژیکاوە پەخشی خۆی دەکا. سپاس دەکەین ڕۆژێکی خۆشتان هەبێت. بەرەزان هەر لەم ڕۆژەدا عەلی سیاسی چالاکی بواری مافی مرۆڤ پەیامێکی بۆ یەکی ئایر هەیە با بزانێکین چی دەڵێ پێکەوەگەویستی دەبین. لە ڕۆژی جیهانی چینی کرێکار ڕۆژی جیهانی ناوەفایەتی چینی کرێکار لەسەر ئاسی جیهانی ئەمڕۆگە کرێکاران و ڕەنزەرانی بیر و بافووری جیهانی لەسەر تاسەری جیهان هەر لە تۆکیۆ تا کاتە سانتیاگۆ دەڕژێنە سەر شەقامەکان لە دەیان هەزار خۆپشانداندا داخواز و داواکاریەکانی خۆیان لەم ڕۆژدا دێنە پێشەوە تایبەت بە کار سەلامەتی شوێنی کار کرێ هەر بابەتێک بە یاسای کار لە هەر وڵاتێکدا کرێکاران جۆرە داواکار و داخوازێکیانەوەکەی خەبات و ڕابردووی خۆیانەوە دەستکردوتانی لە ڕابردوودا لە وڵاتەدا بەدەستیان هێناوە. لە کوردستانی ئێمەشدا کە تا ئێستا یاسایەکی کاری دیموکراتیانە دادپەروەرانە نییە و تا ئێستا کە گەلەکەمان لەژێر دەستی فاشیزمی نەتەوەی لە هەر چوار پارچەی کوردستان دەرچەوشێنرێنەوە داخوازەکان شڵێکی تایبەتی وەرگرتووە. لە باکووری کوردستان هێزە کوردیەکان کەەوەی تا خەبات دەکەن توانیویانە تا ئاسێکی باش خەباتی خۆیان لێگەردراوی خەباتی خەڵکانی چەپ و سۆشیالیست و پێشکەوتن خوازان بکەن بۆیە زیاتر ئەوان گرنگی بە یەکی ئایا دەدەنەوە خەباتی خۆیان لەو ڕۆژەدا سوسن دەکەنەوە. لە باشووری کوردستان کە تا ئێستا بەداخەوە یاسایەکی کار دادپەروەرانە نییە تا ئێستا لانی کەمی کرێیەکی لایق نییە لە کۆمەڵگادا تا ئێستا کرێکاران زەمانەتیان بۆ نەکراوە و تا ئێستا لە پەرلەمان و لایەنە سیاسیەکاندا هێزێکی شێلگیری بە هێزی وانە کە پشتیوانی لە داخواز و داواکاری کرێکاران بکات. کرێکاران لە باشووری کوردستان بە دڵدارترین شێوە دەچەوسێنرێنەوە. ئەمڕۆکە لە باشووری کوردستان فرتوفێڵی سیاسی بۆ گەیشتن بە موچەی باڵان لە پەرلەمان و لە شوێنەکانی دیکە بۆتە دیارەیەکی سیاسی کە کرێکارانی کوردستانی بێئومێد کردووە. لەم ڕۆژەدا هیواخوازم کە کرێکاران هێزی خۆیان یەکگرتوو بکەن بە پشتیوانی هێزە سۆسیالیست و چەپ و پێشکەوتنخواز و کۆمۆنیستەکانی هەر چوار پارچەی کوردستان بتوانن داخواز و داواکاریەکانی خۆیان بسەپێن بەسەر دەسەڵاتداران ڕژێمە فاشیستەکانی هەر چوار وڵات و بەسەر سەرمایەداران بسەپێن و بتوانن موچەیەکی لایق و کاری پڕکەرامەتیان دەست بکەوێت. عەلی مەحموود چالاکوانی بواری مافی مرۆڤ. گفتوگۆی ڕووداوەکان ئەم هەفتێتان پێشکەش کرا شاد و بەختەوەر بن. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 12 یۆڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان ئەتانە ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ بکات. دەمەشق و دەبێن هێژانبن و شێکە لەزگین بۆوەرنە دەولێتا ترک لە دێسیمێ تیمێن بە شارتە بجیکردنە لەگوی ئاگایەن چاوکاریان خۆجیار تێشات قاداگرکەر لە دێسیمێ تیمێن بە شارتە بجیک دیکەن قادسانی تیمێن بە شارتیژی لە قادەین چیایی یە نابەرە ئۆواجوک و هۆزە تا دێسیمێ هاتنە بجیکردن بۆوەرنە لە هەرەما
باشتر بۆ